تا دێت بەرهەمێنانی نەوت لە ناوچەی گەرمیان زیاد دەکات. لە 4 بیرە نەوتی ئەم ناوچەیە ڕۆژانە 32,000 بەرمیل نەوت هەناردەی دەرەوە دەکرێت و کۆمپانیا نەوتیەکان سەرقاڵی لێدانی چەند بیرە نەوتێکی تریشن. لە 2 بیرە نەوتی حەسیرەی سەربەناحەی سەرقڵا ڕۆژانە 25,000 بەرمیل و لە 2 بیری تری ناوچەی چیاسوورغیش ڕۆژانە نزیکەی 7,000 بەرمیل نەوت دەردەهێنرێت. ئێستا لە سنووری سەرقڵایەک لەگەڵ سەرقڵا 2 بەرهەمێنانی نەوتی هەیە ڕۆژانە 120 تەنکەر بە معدلی هەنارداکرێ و گوێدرێتەوە بۆ بۆری نەوتی خۆرمەڵە لێوەش و ئەنێرێ بۆ تورکیا. ئێستاش گازپرۆم خەریکی ئیشکردنە لە کۆمپانیا خەریکی ئیشکردنە لە سەرقڵاسەیە کە گوندی کەواچەرمووە نزیکەی 1000 مەترێ قوڵ کراوە ئەگەری هەیە ئەوێژ نەوتی تیابێ ئەگەر بێت و وەکو سەرقڵا 2 نەوتی تیابێ ئەگەری ئەوەی هەیە ببێتە 2 بەرامبەر یاخود بۆ نمونە لە 120 تەنکەرۆ بێتە 200 تەنکەر نەوت ڕۆژانە. ئێستاش کە ئەوەی بە بەرمیل نزیکەی 25,000 بەرمیل نەوت دەرەهێنرێ لەم سنوورە. جگە لە بیرە نەوتیەکانی چیاسوورغ و سەرقەڵا لە ناوچەی کوردەمیرەکانی گەرمیانیش 4 بیری نەوت لێدراون. لە ساڵی 2009 یەکەم بیری نەوت لە کوردەمیر لێدراوە لەلایەن کۆمپانیای تالیزیسمانەوە، بەڵام گرفتی ئەم بیرە لەوەدا بووە غازی زۆر تێدا بووە. لە ساڵی 2011 بیری ژمارە 2 لە کوردەمیر لێدراوە و ڕۆژانە 30,000 بەرمیل نەوتی لێ دەرهێنراوە، بەڵام دواتر بەرهەمێنانی نەوت لەم بیرە ڕاگیراوە. هەروەها لە ساڵی 2012 بیری ژمارە 3 لە کوردەمیر لێدراوە. گرفتی ئەم بیرەش ئەوە بووە نەوتەکەی لەگەڵ ئاودا تێکەڵ بووە. ڕۆژنامەنووسێکیش ئاماژە بە لێدانی چەند بیرە نەوتێکی تر دەکات. لە سنووری گەرمیان ئەو 5 بلۆکە نەوتیە تا ئێستا نزیکەی 6 بۆ 7 کۆمپانیا نەوتی ئیشیان کردووە، هەندێکیان بچووکن و هەندێکیان گەورەنەک و گازپرۆمی ڕووسی کە پێوترێن مەزەر کۆمپانی و ئێمە لە 5 بلۆکی نەوتی 15 بیرمان هەیە زیاتریش. لەو 15 بیرە تەنها 4 بیریان تا ئێستا بەرهەمەدا کە دوانیان لێرەیە لە کەمپی حەسیرەیە سەرقەڵایەک و 2 ڕۆژانە 25,000 بەرمیل نەوتە دەن و دوانیشمانەی لە چیاسوورغ کە لە ماوەی 3 بۆ 4 مانگی ڕابردووە دەسانکرەوە بە بەرهەمێنان ڕەنگە ئیسا بەرهەمیان گەشتۆتە 7 بۆ 10,000 بەرمیل نەوت و ئەو بیرانەی تر کە داخراون تا ئێستا هۆکارەکەی ڕوون نییە. ئەگەر ئیشی تیا بکرێ ڕەنگە دەستێکی کاری زۆر بخاتە ئیشەوە و ئەگەر بەم شێوەیە کۆمپانیەکان بەتایبەت بە شێوەی گازپرۆمی ڕووسی بەردەوام بن ڕەنگە لە ئایندا گەرمیان بتوانێت بەرهەمێکی زۆری هەبێ و کۆمەڵێکی زۆر بیری نەوتی لێ بدرێت و ببێتە ناوچەیەکی بەرهەمێنانی نەوت. لە کاتێکدا کۆمپانیای گازپرۆمی ڕووسی سەرقاڵی دەرهێنانی نەوتە لە کێڵگەی نەوتی حەسیرە، هەروەها کۆمپانیەکانی تر ئامادەکاری بۆ هەڵکەندنی چەند بیرە نەوتێکی تر دەکەن، بەڵام گرفتی گەرمیان لەوەدایە نەوتەکەی زۆر لە ڕۆخی زەویدایە. نەوت دەرهێنا لەم سنوورە بە حکمی ئەوەی زیاتر قوڵەکرێ، یعنی نزیکەی جار هەیە 4,000 تا 4,500 مەتر ئەوەی کە بە پێی زانیاری ئێمە و پیان وتوین ئەم جاگەیەتە نەوت ئەمەش لەوێ مەسروفی زۆرتر بێ بۆ کۆمپانیەکان و بۆ حکوومەتی هەرێمیش. بەرهەمێنانی نەوت لە ناوچەی گەرمیان بەم شێوە بەربڵاویە دەگەڕێتەوە بۆ دوای ساڵی 2023 کاتێک کۆمپانیا بیانیەکان بۆوە بەرهێنانکردن لە بواری نەوتدا ڕوویان لە هەرێم کرد و گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێمدا ئەنجامدا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.